president says should be taken to heart. We are Americans. نوێنەری موسڵمانانی کۆنگرێسی ئەمریکا ئیلهان عومەر سەرسوڵمانی خۆی لە چاوپۆشی نێودەوڵەتی لە ڕۆڵی ئیمارات ڕاگەیاند کە وڵاتی یەمەنی نوقمی جەنگ و ئاژاوە کردووە. ناوبراو لە تویتەر نووسیوێتی لە ئێمە هەموو گیانباسی ڕۆڵی سعودیە وێران دەکات لە شەڕی ناوخۆی وڵاتەدا کە قەیرانێکی زۆر خراپی مرۆیی لێکەوتۆتەوە، بەڵام ئیمارات دەڕوات و بەبێ ئەوەی کەس تێبینی ڕۆڵی بکات لە نقومکردنی ئەو وڵاتە لە جەنگ و ئاژاوەدا بۆچی؟ ئابوزەبی هیچ وەڵامێکی نوێنەرەکەی کۆنگرێسی نەداوەتەوە، بەڵام دەبێ ئاماژە بۆ ئەوە بکرێت کە پەیوەندی نێوان حکوومەتی یەمەن و دەوڵەتی ئیمارات گەیشتۆتە قۆناغی دابڕان لە دوای سەرهەڵدانی شەڕی خوێناوی لە مانگی ئابی ڕابردوودا لە نێوان هێزەکانی حکوومەت و ئەنجومەنی ڕاگوزەری باشوور لە عەدەن کە ئیمارات چەکداری کردوون و پشتیوانیان دەکات. ڕاستەوخۆ هێزی ئاسمانی ئیمارات بۆ سەپاندنی ئەو گروپە جیۆخوازەی باشوور یەمەن هێزەکانی حکوومەتی لە نزیک عەدەنەوە بۆمباران کرد و سەدان سەربازی کوشت و بریندار کرد. بەرپرسانی یەمەن بەردەوام ئیمارات بەوە تۆمەتبار دەکەن کە پشتیوانی پێکاتە و میلیشیای چەکداری دژ بە حکوومەتی شەرعی وڵاتەکەی دەکات، بە تایبەتی لە پارێزگاکانی سۆقەترا و شەبۆ و تەعز. ئەمە جگە لە گرتن و تیرۆری دەیان چالاکی مەدەنی و زانای ئاینی و بانخوازیە وڵاتە بە بیانووی جەنگی دژە تیرۆرەوە، با تایبەتیش لە دوای ڕاگەاندنی ئیدارەی خۆجێیی باشوور لە 26 نیساندا کە عەیدەرۆز زوبەیدی لە ئەبوزەبیەوە ڕاگەانداوەکەی بڵاو کردەوە. هەموو پێکاتەکان یەمەنی نیگەران کرد و گەیشتنە ئەو بڕوایی کە هاوپەیمانی عەرەبی ئامانجیان گەڕاندنەوەی شەریعەت نییە، بەڵکو مەبەستیان سەپاندنی واقعێکی یەمەنی بێهێز و پارچە پارچەیە، چونکە ئێمە هەموو بنەماکانی وڵاتێکی گرنگی جیۆسیاسی و ئابووری بەهێزیەیە کە ئیمارات و سعودیە نایەنەوێت پێی بگات. هەر لەو چوارچێوەیەدا وەزیری دەرەوەی یەمەن محەممەد حەزڕەمی داوای لە ڕێکخراوی پەروەردە و زانست و ڕۆشنبیری نەتەوە یەکگرتووەکانی یونسکۆ کرد کە ئیدانەی کاری تێکدەرانی میلیشیاکانی ئەنجومەنی ڕاگوزەری باشوور بکات لە دوورگەی سۆقەترا و ئەو لیژنەیە کابڕیار بوو بینێرێت بۆ ئەو پارێزگایە بە زووترین کات بە وەرکەی ئەستێت بۆ ئەوەی ئاگادار بێتەوە لە وەڕەشانەی کە ئەو میلیشیانە لەسەر ژینگە و زیندەوەران دروستیان کردووە. بەوتەی حەزڕەمی ئەو زیانانەی ئەو میلیشیانەی سەر بە ئیمارات لەو دوورگەیەدا دروستی دەکەن قەرەبوو ناکرێتەوە، با تایبەتی دوورگەی سۆقەترا یەکێکە لەو شوێنانەی کە لەسەر لیستی شوێنەوەری جیهانی یونسکۆ تۆمار کراوە. گەرچی زۆرێک لەو پارێزگایانەی کە ئیمارات و سعودیە کێشەیان تێدا دروست کردووە بە هیچ شێوەیەک پەیوەندیان بە جەنگی حوسیەکانەوە نەبووە وەکو سۆقەترا و مارە، بەڵام ئەو دوو وڵاتە کێشەیان بۆ خەڵکی ئەو پارێزگا هێمنانە دروست کردووە و ڕۆژ لە دوای ڕۆژیش ڕۆڵی حکوومەتی شەرعی با پێچەوانەی بانگەشی هاوپەیمانی عەرەبی گوایە بۆ گەڕانەوەی چوونەتە یەمەن بە مەبەست بێهێز و ئیفریز دەکرێت.